لە هەرێمی کوردستان ئێستا موچەی مانگی حەوت دابەش دەکرێت لە سبەینەوە، بەڵام لە بەغدا سبەینێ موچەی مانگی دابەش دەکرێت، جیاوازی نێوانیان 3 دانە مانگە. لە لایەکی تریشەوە کرێنشینان هەر لە چاوەڕوانی ئەو یەکانەی کە قرار و بەیان دروست بکرێت ماونەتەوە. ئەمانە چەنەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. نێوانی بەغدا و هەرێم بۆ دابەشکردنی موچە 3 مانگە، واتە ئەوان بۆ موچە وەرگرتن 3 مانگ لە پێش هەرێمەوەن. جا لە هەر کام لایەنی حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی عێراق بۆ دواکەوتنی ئەم 3 مانگە بپرسیت، بێگومان کۆمەڵێک کۆکارت بۆ باز دەکەن. بەڵام ئەوەی باجی ئەو دواکەوتنەی موچە دەدات بە تەنیا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانن. هەرێمی کوردستان لە سبەینەوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی حەوت دەکات و لیستی موچەی مانگی نۆشی ڕەوانەی بەغدا کردووە. بەڵام ئەمڕۆ کە سەرەتای مانگی دەیە بەغدا دەستی بە دابەشکردنی موچەی ئەم مانگە کرد. با پێی ئەو لیستەی هەرێم بڵاوی کردوێتەوە دابەشکردنی موچەکە 4 ڕۆژی پێدەچێت. فەرمانبەرانیش کە هێشتا ئەم موچەیان وەرنەگرتووە خەمی هەردوو موچەی مانگەکانی 8 و 9یانە کە ئاخۆ لە دوای هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بە زووی دابەش دەکرێت یاخود وەکو جاران لە چاوەڕوانیە درێژخایەنەکانیان دەمێننەوە. کرێنشینانی هەرێم چاوەڕێی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران بوون بۆ ئەوەی بابەتی ئەو یەکە نیشتەجێبوونانەیان بۆ یەکلا بکاتەوە کە بەشێکیان بۆ دروستکراون بەڵام هێشتا دابەش نەکراون. بەڵام کارنامەکەی حکوومەت بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆی پێچەوانەی خواستی ئەوان بوو. جارێکی دیکە کرێنشینانی هەرێمی لە چاوەڕوانیدا هێشتەوە. بەرەم سەردار قەرەداغی سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی هەرێم بە 1964 وت وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن پێی وتووە کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران تاوتوی بابەتی یەکەکانی نیشتەجێبوونیان بۆ دەکرێت و لە چەند ڕۆژی ئایندەشدا ناوی سوودمەندوانی یەکەکان ڕادەگەێنرێن. لە هەرێمی کوردستان 27,000 کەس فۆڕمی یەکەکانی نیشتەجێبوونیان پڕ کردوێتەوە. دەبوایە لە مانگی تەموزی ئەم ساڵ ناوی سوودمەندوان ڕابگەێنرێت، بەڵام دەڵێت پێویست بوو کە لە ئەنجومەنی وەزیران تاوتوی بکرێت پاشان ڕابگەێنرێت. دۆخی خوێندنی ئەم ساڵ لە ڕووی بیناوە لە ئیداری ڕاپەڕین بە دڵی بەرپرسانی پەروەردەیی نییە، چونکە ئەوان لە ناو دۆخەکەدان تاوەکو بینایان بۆ دروست بکرێت هێشتا پێیان کەمە، چونکە دەڵێن زۆربەی قوتابخانەکانیان 2 دەوامی یاخود 3 دەوامی تیادا دەکرێت و ئەمەش ئەنجامێکی باش بۆ خوێندن بەدەستەوە نادات. یوسف جەلال بەڕێوەبەری ڕاگەیاندوو پەیوەندیەکانی پەروەردەی ڕاپەڕین بە 1964 وت ئەگەر بمانەوێت لەم بارودۆخە ڕزگارمان بێت ئەوان لانی کەم پێویستمان بە 60 ناوەندی نوێی خوێندن هەیە، خۆ ئەگەر 20 دانشمان بۆ بکەن گۆڕانکاری باش ڕوودەدات. سەبارەت بە پرۆژە پەروەردەیە تەواو نەکراوەکانیش دەڵێت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کاتی کردنەوەی پردی دەربەندی ڕانیە بەڵێنی ئەوەی پێدابووین 2 ملیار دینار خرج بکرێت، بەڵام دواتر قوتابخانەکان پلانی نۆژەنکردنەوە و دروستکردنیان هەبوو، هەمووی بە نیوە ناچڵمانەوە و هەندێکیش مامۆساکان و کەسوکاری قوتابیان و خێرخوازان کارەکانیان بۆ تەواو کردووە. کەس نییە دەنگ و سەدای هونەرمەند محەممەد جەزای لە گوێچکەکانیدا نەزرەنگێتەوە. ئەمڕۆ کە 15 ساڵ بەسەر کۆچی دوایی تێدەپەڕێت، هەواڵێک هەیە بۆ ئەوەی هەمیشە یاد و یادەوەرەکانی وەک خۆی بمێنێتەوە، ڕێکخراوێک بە ناویەوە دروست بکرێت و ساڵانە تیادا ڕێز لە هونەرمەندان بگیرێت. محەممەد جەزا لە کاروانی هونەری خۆیدا دەیان بەرهەمی جوانی پێشکەشی هونەری کوردی و هەوادارانی کردووە، ئەمە جگەلەوەی پێشمەرگە بووە و بەشداری شۆڕشی کوردی کردووە. هونەر حەمەد جەزا کوڕی هونەرمەند کە خۆشی گۆرانی دەڵێت لە یادی کۆچی دوایی باوکیدا بۆ 1964 ئاشکرای کرد ڕێکخراوێک بە ناوی حەمەد جەزاوە دروست دەکرێت بۆ ڕێزلێنانی هونەری. هونەر زۆر نهێنی لەبارەی کەسایەتی باوکی و هونەرەکەیەوە بۆ 1964 باز دەکات، دەڵێت خاوەن پیاوێکی مەزنین کە هونەر و شۆڕشێکی گەورەی کردووە، قوتابخانە بوو بۆ شۆڕش و هونەر و ئەدەب و ڕەوشت. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە لە ماڵپەڕی 1964 هەیە، هاتوچۆی قەزای هەریر بڕیارێکی دەرکردووە تا ڕادەیەکی زۆر لە سوودی قوتابیاندایە. ئێوە دەزانن لە ئەم وەرزی خوێندنەدا زۆرینەی قوتابیان بە پاس یان بە مینی پاس هاتوچۆ دەکەن، بۆیە هاتوچۆی هەریر بڕیارێکی دەرکردووە هیوادارن کە زۆربەی شار و شارچەکانی تریش ئەو بڕیارە جێبەجێ بکەن کە ئەو پاس و مینی پاسانەی کە هاتوچۆ بە خوێندکاران دەکەن ئیجبار کراون کە دەبێت کامێرەی چاودێری تیادا بێت بۆی ئاگاداری ئەو خوێندکارانەیە خودە و قوتابیانە بن کە لە پاسەکاندان، بۆ پێی کە
لە قەزای هەریر لە مەنتیقەی هەریر زۆرینەی قوتابیەکان شوێنیان دوورە دەچنە قوتابخانەکان پاس و مینی پاسیان بۆ گیراوە. کۆمەڵی ڕێنمایی تریش دەرکراوە کە دەبێت نابێت هیچ پاس و مینی پاسێک پەردەی پێوە بێت و دەبێت کامێرایان لە ناوە بەسترابێت و ئاگاداری ڕەوشی قوتابیەکان لە ناو پاسەکە و دەبێت پاسەکان بە خێرایی دیاریکرا و لێبخڕن و سەرپێچی هاتو چۆ نەکەن و سیوێ قوتابی زیاتریش لە ناو هەر پاسێکە سەر نەخەن. ئەمە ئەو ڕێنمایانەیە کە بۆ پاس و مینی پاسانە دیاریکراوە کە قوتابیان هاتشۆ بە قوتابیان دەکەن بۆ قوتابخانەکانیان و لە قوتابخانەکانیانەوە بۆ ماڵەکانیان. هەواڵەکانی ئەمڕۆ پێشکەشکردن کاتێکی شات بۆ هەموو لایەک.